لەبارەی ڕێکارەکانی جێبەجێکردنی بڕیاری هەرزانکردنی نان میوانداری مزەفەر باپیر بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێرمان کردووە کە تایبەت بەم بابەتە پرسیاری لێ دەکەین سەبارەت بە بڕیارەکە لە پارێزگای هەولێر. بەڕێز مزەفەرم کاتت باش سڵاوت لێبێ پێمان بڵێ ئەو بڕیارەی کە لەلایەن سەرۆک وەزیران بڕیار دراوە کە نانەوەخانەکان نان بە یاخود دەنان بە 1000 دینار بدەن بۆ پێی کە یارمەتیان نەدرێ لە کارەبا لەکری کاربا 150 ویان کەمەکرێتەوە. ئەم بڕیارەکە چێتە بواری جێبەجێکردنەوە و ئەو بڕیارە هەموو نانەوخانە و سەمونخانەکان کە ئاگرێتەوە چۆن چاودێریانەکەن ئێوە؟ سڵاو لە بەڕێستان من مزەفەر سابر بایز عفو باپیر نییە بەڕاستی ئەو بڕیارە بڕیاری لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیریان دەرچووە ئاراستەی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی بازرگانی کراوە لە بازرگانیش ئاراستی بەڕێوەبەری گشتی و لە پاشانیش بۆ چاودێری بازرگانی کراوە بۆ ئەمە بتوانین چاودێری جێبەجێکردنی ئەو بڕیارە بکەین. بڕیارەکە لەو ماوەیە دەرچوە بڕیارەکەی ئەو کتابی بەدەستەمە گەیشتووە لەو هەفتەیە بەدەستەمە گەیشتووە لە بەروی لە ئەنجومەن و وەزارەت و بەڕێوەبەری گشتی ئێستا بەدەستەمە گەیشتیە وەکو کاک نەبەزیش تاژە ئاماژەی پێدا بڕیارەکە 900 غرام لە هەویر 900 غرام لە هەویر کە دەکرێتە نانیان سەمود پێویستە بە 1000 دینار بفرۆشێت. باشە. گرنگیان بڕیارە بۆ دابەزاندنی نرخی نان و سەمون لە چیایە؟ بڕیارەکە تا چەند ئەتوانێت لە هەموو ناوچەکان نرخەکان یەک بخات؟ ئەو بڕیارە لە ئەنجومەنی وەزیریان دەرچووە ینی دەبی هەموو پارێزگاکانی هەرێم پابەندی بن تەنها بۆ هەولێر نییە هەموو پارێزگاکانە هەموو پارێزگاکان دەکرێتەوە بەڕاستی لەسەر گلەی هاوڵاتیان هاوڵاتی گلەی دەکەن سەمونەکان بچووکە و نان بچووکە و عەدەدی کەمە و ینی لەسەر گلەی هاوڵاتیان ئێستاش ئەمە ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارەی دەرکردیەکەوە وەزن و ینی چێش و ژمارەکەی زیاد بکرێ لە بەرامبەردا هەندێک ئاسانکاری کرایە لۆ فڕنەکان ئەویش کەمکردنەوەی کارەبا بە ڕێژەی 150 چووتە بواری جێبەجێکردن تقریبان ئەوە لەوانێژ 4 مانگ دەبیتن ئەو بڕیارە جێبەجێ کراوە و ئێستا هەر فڕن و نانەوەخانەیە کە پارەی کارەبا دەدا داشکانی 150 لە بۆ کرایە وە کاریش کرایە کاری تەواو جدی کرایە ئەمە چەندین وستا و ئاراستی وەزارەتی سامانە سروشتەکان کرایە کەەوە لەمە دوا غازیشان غاز بە سەری پاڵپشتی کراوە بیاندنێ هەروە دوو کۆمپانیاشمانە ئێمە کۆمپانیای دروستکردنی ئارد لە هەرێم لە هەولێر و لە سلێمانی ئەوانش ئاگاداران کراونەتەوە کە لەمە دوا ئارج بە نرخی پاڵپشتی کراوە بدەنە فڕن و نانەوەخانەکان. باشە. چاودێری بازرگانی ئەرکەکە ئەوەیە کە چاودێری بازاڕەکان کات ئێوە بە چه میکانزمێک ڕێکارێک یاخود بە چ ڕێکارێک چاودێری جێبەجێکردنی ئەم بڕیارە دەدەن؟ ئەمە تیممانەیە ئەمە تیمی گەڕۆکمانە ڕۆژانە ئەمە تیمەکانمان دەردەچی لە بازاڕەکان چاودێری بازار دەکەین لە هەموو بابەتەکان لە ئێکسپایر لە نرخ لە مۆڵەکان لە تەقلید و لە تەزویر و لەوانە یەک لە ئەرکەکانی مەش پێشتری و ئێستاش چاودێریکردنی فڕنەکانە ئەمە سەردانیان دەکەین ئەمە پێویستە کە ئەو نرخەدان درارەکە ئەو ژمارەی ئێستا بە ئاگاداری نانەوەخانەکان دەکەینەوە پێویستە لەسەر جامخانەکانیان لە ناو فڕنەکان هەڵی بواسن نرخی ئەوەندە نانە بە ژمارەی ئەوەندە و بە چێش ئەوەندە بە 1000 دینارە ئەمەش ڕۆژانە سەردانمانێ و فڕنەکان دەچێنە ناو فڕنەکان دەیچێشین و ژمارەکەش ئەوە دیارە بە چەندە. باشە ئەگەر نانەوەخانەیەک سەمونخانەیەک پابند نەبوو بەم بڕیارە و بە بیانووی جیا بۆ نمونەوتی 8 نان بە 1000 بەڵام کێشەکەی زیاترە لەم کاتەدا تووشی چ سزایەکە بێتەوە چۆن لێپرسینەوەی لێیەکەن؟ ئەمە بڕیارەکە ئێستا ئەوە دەنان ئەو فڕنە ئەو نانەوەخانەیە ئەو سەمونخانەیە پێویستە دەی بە 1000 هەبیتن 10 سەمون بە 1000 دەنان بە 1000 بە وەزنی 90 غرام بەڵام هەندێک دار هاوڵاتی داوا دەکە دەرێ نانی دەبلی پێدەری نانی مەسەن گەورە دەتوانیتن لە سەرویستی خۆی دوو هەنگوتک بیکاتە یەک نان بە وەزنی دەکات لەو حالەتێ دەکاتە وەزنی هەر نانێک 225 غرام بیتن نانی دەبلی پێدەڵێن لە سەرویستی هاوڵاتی نانی دەبلی دەوێ بەڵام بە کۆی کێشەکەی 900 غرام بە 1000 دینار بیتن. باش ئەگەر کەسێک پابند نەبوو بە بڕیارەکە سزاکەی چییە؟ پابند نەبوو ئەمە ڕۆژانە دەگەڕێن
ئەوە جار ئینزاری دەدێنێ ئاگاداری دەکەینەوە لەمە دووە پێویستە پابندبی جاری دووەم غەرامە دەکرێت ڕێنماییمان ئێمە ڕێنماییمان بۆ بابەتانەوە لە وەزارەتی بازرگانی دەرچووە کە غەرامەشمان کرد و سزای دارایی پارەی ژمارد ئەگەر هەر پابند نەبوو دای دەخەین. بەڵێ بەڕێز مزەفەر سابی بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێر لەگەڵ ماوەی سوپاس بۆ ئێوە.